چونکە ئەبینین بەردەوام کێشەی کەم ئاوی لە هەرێمی کوردستان لە پارێزگاکانە دووبارە لە هەرێمی کوردستان خۆشبەختانە ئەتوانین بڵێن وەکو سەرچاوە ئاوەکانمان سەرچاوی ئاوی شیرینمان زۆرە، چه ئاوی سەرزەوی بێت چه ئاوی ژێرزەوی بێت و سەرچاوەکانمان سەرچاوەیەک تا ڕادەیەک زۆر پاکن و شیاون بۆ خواردنەوە. بەڵام ئەوەی کە گرفتە لە هەرێمی کوردستاندا نەبوونی ئەو پلانەیە کە لە ڕابردووە وای کردو لە ئێستا ئیدارەدانی ئاو بە شێوازێکی با بڵێم نایەکسان لە نێوان شار و شارۆچکان و هەروەها گوند و ناحیەکاندا دابەش بێت. ئەم نەبوونی پلانە بۆ وای کردو ئێستا ئەمە بەم ساتە وەختە گەیشتوین کە لە ئیدارەدانی ئیدارەیەکی لاوازمان هەیە، بەڵام سەرچاوەیەکی باشمان هەیە بە ئاوی سەرزەوی بە ئاوی ژێرزەویەوە. باشە وەکو بەڕێزا ماژەی پێیت کە سامانی سروشتی ئاوی ژێرزەوی سەرزەوی شمان هەیە، بۆچی نەتوانراوە سوودی لێوەربگرێ لە هەرێمی کوردستانە؟ ئەحمەد لە ڕابردووە ژماری دانیشتوان لە هەرێمی کوردستاندا دەسەڵانی هێشتاکان و نەوەتەکان زۆر نەبوو بۆ ڕێژەی کە ئێستا چەند هێندە بووە و پیشەسازی گەشەی کردووە. ئەمانە هەمووی تەسیری هەیە، گۆڕانکاری لە ژینگای ڕوویداوە، بۆیە هەندێک حسابات هەیە، هەندێک پێوانەکردن هەیە لە ڕابردووە نەکراوە بۆ سەرچاوە ئاوەکان. بۆ نمونە تەسنیفکردنی ئەم سەرچاوە ئاویانە ئەوە بە داتابێزکردنیان سەرچاوەکانی ئاوی سەرزەوی بەکانیا و کارێزەکان تا ئەوەی هەیە مامەڵێکی دروست و زانستیانەی پێوە نەکراوە. بەڵێ لەوانەیە هەوڵدرابێت لە نێوان مەسەرن بەڕێوەبەرایەتیەک یا خودت وەزارەتێک، بەڵام هەماهەنگی نەبووە، چونکە ئەبێ هەماهەنگی هەبێت لە نێوان بەڕێوەبەرایەتەکانی ئاو بە سەرزەوی بە ئاوی ژێرزەوی ئاوەکانی دەوروبەر قەزا و ناحیەکان. هەد بەم هەماهەنگی ئەتوانرێت پلانێکی گشتگیر دابنرێت بۆ ئیدارەدانێکی باشتر. لە ڕابردووە ئەمەمان نەبووە، لە ئێستاشدا هەوڵ هەیە بۆ ئیدارەدانی ئاو باشترکردنی، بەڵام بەو شێوازی پەرتەوازەیە کە هەیە ئەگەر بێت و لینک نەبێت لە نێوانیاندا، هەڵسەنگاندن نەبێت لە نێوانیاندا، هەر بۆ شێوازە بێت گرفتەکانمان هەر لەگەڵ خۆمانە بەرەو پێشەوە ئەچێت. زۆر باشە. دەچمە لای میوانەکەی دیکەم بەڕێوەبەری ئاوی پارێزگای هەولێر کاگاری ئامادەیە، ئەم کاتەوە باش کاگاری بەڕێزەوەمان پێ بڵێ کە لە ماوەی مانگێکانی زیگەی 4 جار پرۆژێ ئاوی ئیفرازی سێی هەولێر شکاوە. هۆکارەکەی بۆچیە گەڕێتەوە؟ بۆچی بەردەوامم کێشەیە بۆ خەڵکی پارێزگای هەولێر دووبارە بێتەوە؟ بەێ زۆر سپاس. یەکەم شت دوو بابەت دەمەوێت باسکەم. یەکەمیان ئەم بەڕێوەبەری گشتی ئاو ئاوڕۆمە، بەڕێوەبەری گشتی ئاو ئاوڕۆی هەرێم، و بابەتی دووەمیش سپاس بۆ میوانەکەتان کاکسەر خێڵ کە باسی ئەوەی کرد بابەتی پلان یان جێبەجێکردنی پلان. ئێمە وەکو پلان وەکو بەڕێوەبەری گشتی ئاو ئاوەڕۆ ڕاز دەکاتن فعلەن لە ساڵی 2014ەوە جێبەجێکردنی پلانەکان کە هەبووە چ پلانی استراتیژی بووە چ پلانە مامناوەندەکان بووە. ئەوەی باز ناکەم کورتخایەنەکان کەەوە عیلاقەی بە کاری ڕۆژانە و کاری مانگانە و یان ساڵانەی بەڕێوەبەرایەتەکانە لە جێبەجێکردن و نۆژەنکردنەوە و پەرەپێدانی بچووک بچووکی سێکتەری ئاوە، چ لە ڕووی تۆڕەکانە، چ لە ڕووی سەرچاوەکانە و چ لە ڕووی هاوبەشانە. لە ساڵی 2014 تاکو ئێستا کە دەتوانین برێن گاپێکی گەورە هەیە بە حکمیەوەی ئەوە نزیکی بووە 8 ساڵ پلانی پرۆژە استراتیژیەکان، پلانی فراوانکردنی تۆڕەکان لە ڕووی استراتیژی، پلانی گۆڕینی تۆڕە کۆنەکان، پلانی زیادکردنی سەرچاوەکان، ڕێخستنەوەی سەرچاوەکان، ئەو پلانی ڕیوزی ئاو یعنی دووبارە بەکارهێنانەوەی ئاوی ئاوەڕۆ کە هەمووی ئەو بابەتانە دەبێتە پاڵپشت بۆ سێکتەری دابینکردنی ئاو. فعلەن ئەمە یعنی شەوتەکی دوور و درێژ کە 8 ساڵی خایاند زۆر و پاشکەتین. بەسپاس ئەو دەتانی برین ئەو سارەکە گەشە سندێکی بچووکمان بە خۆمەوە دیتە بە حکمی ئەوەی ئەو پرۆژە استراتیژیانەی لە ساڵی 2014 بە شێوەیەک لە شێوەکان یان سستی بەخۆی دیتبوو یان بە تەواوەتی ڕاوەستا بوو، ئێستاکەوە بۆزەی بۆ دابین دەکرێتن و کەمکەمە دەکەویتەوە سەرکارکردن. بابەتی دووەمیش یەکێک لەو پرۆژە استراتیژیانە ئەو ساڵەکە کە لە پلانی ساری 2013 کە بە پرۆژە هەبوو و لە کاتە نێزیک کاری جێبەجێکردنیش و بە تەندەریش تەواو بۆ ئەوش پرۆژەی ئاوی گۆبتە بە چەمچەماڵ بوو، بەڵام دواتر پرۆژەکە ڕاوەستا هەمسار جاریش بودجەی بۆ دابین کرا 7 ملیۆن و 45,000 دۆلار کە وا بکاتن لە ماوەیەکی کورت بابەتی تەندەرینگ و بکەویتەوە بابەتی دیزاینکردن و وە جێبەجێکردن. ئەوە بەڕاستی سەنجی بحەکە لە بۆەوەی کەوا برین ئەو پلانانە یان ئەو کێشە و گرفتانێک کە لە سێکتەری دابینکردنی ئاو کە بەخۆی دیتە بابەتی جێبەجێنەکردنی پلانە استراتیژیەکانە یان پلانە مامناوەندەکانە. بابەتی شکانی ئەو بۆڕیەی کەوا بە شێوەیەکی بەردەوام ئێمە تووشی دەبین، ئەو بۆڕیەکی FRP Fiber Reinforced
پۆلیستەرە کە بەڕاستی بۆڕیەکە لە زیاتر لە 50 وڵات دروست دەکرێتن، زیاتر لە 50 معمەل هەیە لە وڵاتانی دنیا دروست دەکرێتن و ئێستاکە باوە دروستکردنی و لە ڕووی کوالەتی گواستنەوەی ئاو، لە ڕووی بەرگەگرتنی فشاری ناوەچی و لە ڕووی توانای بەرەنگاربوونەوەی دەوروبەری خۆی، لە ڕووی یعنی تەفاعولکردن لەگە دەوروبەر بە تایبەتی خۆڵ و ئەو ئاوی پێدا دەڕۆیە هەر مادەشکە کە پێدا دەڕواتن ئاستەکەی زۆر بەرزە. تاکە بابەتێکەوە بەڕاستی کێشەی بۆ ئێمە دروستکردی ئەوەیە کە مادەی کۆمپۆزایتە کاتێکەوە بەرکەوتنێکی لە بیتن، بەرکەوتنەکە لە دەرەوە بیتن یان خەچێک هەبیتن یان هەر زەربەیەکی بزوو هەبیتن بە شێوەیەکی تەدریزی بەرە پارێزگاری هەولێر بە شێوەیەکی تەدریزی ئەو بۆڕیە لە شوێنی خۆی هەردەوەشێتەوە و دەکاتنکەوە شوێنەکە وەکو شخصێکی گەورە بەدیار دەکەیتن و پێویستە ئەو بەشە ببڕدرێتەوە و جارێشکە بە سیانەیەکی کە تقریبا دەتان برێش بەسابت ناتاندرێت لە حیم بکرێت، ناتاندرێ قەفیزێک لە شوێنەکە بدرێتن، تەنها و تەنها دەبێت ئەو شوێنە ببڕدرێتەوە بە دوو قەفیز و پارچە بۆڕیەشکە چارەسەر بکرێتن. پارێزگاری هەولێر دەڵێت کە بۆریەکە ماوەکەی بەسەر چووە، ئەمە پێویستەکی ئەم کێشەیە چارەسەر بکە. ئایا کۆمپانیاکە یاخود ئەوەرکی حکوومەتەکە کە ئەرکی گۆڕینی بۆریەکە بگرێتە ئەستۆ؟ ئەو بۆڕیا و پرۆژەکەش پرۆژەی ئاوی هەولێر 4 کە لە ساڵی 2004 و 5ەوە پرۆژەکە کەوتە بواری جێبەجێکردن و لە ساڵی 2007 کلیلی پرۆژەکە بە حکوومەت سپێردرا و کاری ئیش پێکردن کەوتە دەست حکوومەت بە تەواوەتی لەسەر ئەچی جێشی ئەمریکی بوو، هەم دابینکردنی بودجەکەی و هەم جێبەجێکردنەکەی و هەم سەرپەرشتیکردنەکەی. ڕۆلی تیمی حکوومەت لەم بابەتە دیاریکردنی شوێنی پرۆژەکەیە و مەساری بۆڕیەکەیە کە ئەو کات هیچ گرفتی نەبوو، بەڵام ئێستا کە بە شێوەیەک لە شێوازەکان دەتانی برێەوە مەسارانە تەزاوزاتی زۆری لەسەرکرایە و زراعەتی زۆری لەسەرکرایە لە هەندێک شوێن هەندێک مەخازن شتێ لە دروستکرایە یان گۆڕانکاری لەسەر مەسارەکەی کرایە و ئەو بۆڕیانەی کەدا دەندرێتن بە دڵنیاییەوە عمریان سەروی 40 ساڵ تا 50 ساڵ دەبیتن، بەرام بەهۆی ئەوەی کەوا ئەو مەسارەی هەیە بە تایبەتی لە منتیقەی لە بوستەری ناوەندی مەڕەوەدا تاکو دەگاتە ناو شاری هەولێر و دەگاتە خەزانی سەرەکی. ئێستا کە شاری هەولێر ئەو دەم دەتانە برێن زۆر دوور بوو، گەڕەکانی عەنکاوەش دوور بوو لەو شوێنە و شوێنێکی تەواو زراعی و چۆل بوو. ئێستا کە هەر لە مەخازنەکان هەر لە مەڕەوەدە دەرەچی لە بوستەری ناوەندی مەڕەوەدە دەرەچی مەخازنە، دوایە داخلی گەڕەکی عەنکاوە 108 عەنکاوە دەبی، دوایە لەسەر دارێ 120 دەڕوە تاکو پشت وەزارەتی پێشمەرگە و گەڕەکی هەولێری نوێ کە خەزانی سەرەکی هەولێر نێوێندەرە. ئەگە ئاگادار بن لە ساڵی 2004 و 5 و 6 ئەو مەسارە هەر ئەسڵەن نەبوون، هەتا پرۆژەی 120 متری تقریبا ئەو نوێژی 3 ساڵ 4 ساڵە ئەو مەسارە ئەو بەشەی لێ جێبەجێ کرایە، یعنی هەموو چۆلەوانی بوو زەوی کشت و کادی بوو. ئێستا کە ئاوەدان بوویتەوە بە شێوازێک لە شێوازەکان ئەو ئەکتیڤیتیانەی هەیە لە شارەکان لە حەفرکردن و لە ئیشکردن لەو شوێنە و بەهۆی نەزانینی مەساری بۆڕیەکە لەلایەن هاوڵاتیانەوە و نەگەڕانەوە بۆ بەڕێوەبەرایەتەکانی ئاو لێرە و لەوێندەر تووشی ئەو لێدان دەبیتن و چەند حالەتێکی بۆ شێوەمەن هەبووە. ئەو بەشەکانی دیکەیکەوە بەڕاستی و تایم برێن پشتی شێر بەرەوەی کەتێکەوە لە ڕووی تەکنیکیەوە بە حکمی ئەوەی لە نزیکی محەتەی مەڕەوەدا زۆرترین زەخت هەیە لە بۆڕیەکە و بەهۆی بوونی احتیزازات لەو شوێنەی وا دەکاتن ماوە لەو شوێنە قەفیزەکە دۆشێتەوە. کاگاری ئەگە پێشتر کاتێک کە گرێبەستی ئەم پرۆژەیە کراوە تا چەند ڕەچاوی کوالەتی بۆریەکان کراوە؟ وەکو باسم کرد ئەو بۆڕیانە بە کوالیتێکی بەرزە و لە جیهان لە زۆر وڵاتان هەتاکو لە وڵاتی خۆشمان لە شاری سلێمانیش بۆڕی پرۆژەی ئاوی دوکاندوو لە هەمان شێوەیە، ینی بۆڕی FRP 1400 ملیمیە، ئەوەی شاری هەولێر FRP 1500 ملیمیە. بەرەندەڕووی چاکردنەوە بەڕاستی و بەرگەگرتنی احتیزازات و زەربەی دەرێ لەو ڕۆ زەعیفە، ئەگەنا لە ڕووی کوالیتیەوە و بەرگەگرتنی چەند بابەتشکە هەیە کە لە ڕووی فیزیایی یان لە ڕووی کیمیاییەوە ئاستەکەی لە ئاستێکی زۆر بەرزدایە و لە پێش زۆربەی بۆڕیەکانە. بەرەندەڕووی بەرگەگرتنی لە فشاری دەرەکی ئەو بابەتی بۆ دروست دەبیتن. حکوومەتی هەرێم ئێستاکە دوای ئەوەی کەەوە راپۆرتێک لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی ئاو ئاوەڕۆ و وەزارەتی شارەوانی و بەڕێوەبەرایەتی ئاو ئاوەڕۆی هەولێر ئامادەکرا و ئەو مەسارەی کەەوە زۆرترین شکانی تێدا ڕوودا بوو لە بوستەری ناوەندی مەڕەوەدە کە 3 کیلۆمەتر لە شارۆچکەی لە گوندی گەزنەوە دوورە تاکو دەگاتە ناو شاری هەولێر، زۆربەی شکانەکان لەو شوێنە بووە
بەڕەچاوکردنی زۆربەی شکانەکان و دیاریکردنی ئەو مەسارەیەکەوە زۆربەی شکانەکانی لەسەر بڕیاریدایە بودجەی بۆ 11 کیلۆمەتر گۆڕین دابین کردووە کە ئەویش بڕی نێزییکی 21 ملیارە لە مەرحەلەی یەکەم قۆناغی یەکەم 3.2 کیلۆمەتر 3200 متر دەگۆڕدرێتن ئەو 3200 مترە دەتوانین برین 180 هەتا 85 شکانەکە لەو مەسارە بووە بەهۆی ئەوەی کەوە بە شێوەک لە شێوەکان دەستکاریەکی زۆری ئەو زەویە کرایە هەندێک شوێن مەخزەنی لەسەر بووە هەندێک شوێنەوە بەردەوام زراعەتی لێکرا یان شەقامی لەسەر دروستکرا وای کردیا کەوە کێشە بۆ بۆڕێکە دروست بیتن بۆیە بڕیارە لەو ماوەی ئەو هەفتەی دابێ بەدڵنیایی بابەتی تەندەرەکە ئامادە دەکرێتن و دۆکیمنتەکان ئامادە دەکرێتن و بە هیوای ئەوەیە ئەو هەفتەی دواتر تەندەرەکە بکەوتە ئەعلانی عام لە بۆ ئەوەی کەوە بەردەست بیتن لە بۆ بەڵێندەران و ئامادەکاری بکرێتن لە بابەتی تەندەرینگ و دواتر بگەڕێتەوە بتوانین ئەو بەشەی 3.2 کیلۆمەترەکە وەکو قۆناغی یەکەم دەست بە گۆڕینی بکەین. باشە لەگەڵ گۆڕینی بۆریەکەیە ئایا پرۆژەکە فراوانتر دەکرێت کاگاری؟ پرۆژەکە هیچ فراوانبوونێک بەخۆی نبینێتن چونکە ئێستا پرۆژەکە لە ساڵی 2016 بیدای لە ساڵی 2007 16 پرۆژەکە دروستکرا بوو و لە ساڵی 2014 تاکو 2016 لە ڕێی قەرزی یابانی کە لە ڕێی ڕێکخراوی جایکای ژاپۆنی قەرزێک دابین کرا و پرۆژەکە گەیاندرا 100 لە ناحیە ئینتاج بەڕانهێڵی گواستنەوەکە و محەتە ناوەندەکان و خەزانەکان ئەمبارەکانی ئەو 100 جێبەجێ کرابوو و هیچ زیادبوونەک یان فراوانبوونە بخۆی نبینێت تەنها ئەو بەشەیەکەوە بەکو باسمان کرد ئەو 3.2 کیلۆمەترە بۆ مەرحەلەی یەکەم دواتریش 11 کیلۆمەترەکە بە تەواوی دەکرێتە بۆڕی کاربۆن ستیل کە یان پێی دەرێن بە ناوە بازارەکە پێی دەرێن سپایرۆل ستیل کە بۆڕیەکە لە چەندین پرۆژەکانی کوردستان پرۆژێ ئاوی قەندیل پرۆژێ ئاوی سۆران پرۆژێ ئاوی دهۆک و چەندین پرۆژێک کە هەیە هەروەها لە شاری هەولێر پرۆژەی ئیفراز دوو کە هۆرد و هێڵەکەی ساوی ساری 1983 دروستکرا و ئەوی کە لە ساری 2014 بۆ ڕێکە گۆڕدرا هەرچەند زۆری سپایرۆستیرن و لە ئاستێکی بەرزی کوالیتی و زۆر گونجاویشە لەگە بابەتی ما هەتا ئەگە لە کاتی لێدانی یان زەبری دەرەچیش هیچ کێشەیەک ئەگە کێشەشی لە دروست بیتن ئاسانتر دەکرێتن لە حیم بکرێتن و بابەتی سیانەکردنی ئاسانترە لەو بۆ ڕێجی ئارپەکە ئێستاکە دانراوە. زۆر باشە کاگاری دواتر بەردەوامە بین مامۆستا سەرخێڵ دەوتری هەرێمی کوردستان لە ڕووی سەرچاوی شیرین و پاکەوە هەرێمێکی دەوڵەمەنە بۆچی نەتوانراوە کە سوودی لێ وەربگیرێ ئاوەکەی بە فیڕۆدرێ ئەمە تەنها لەلایەن دەسەڵاتداران و حکوومەتەوەیە کە ئاوی هەرێمی کوردستان بە فیڕۆدرێ خودەوە هاوڵاتیانیشن کە بێباکن بەرامبەر بەو سامانە سروشتیە خۆی ئێمە سەبارەت بە سامانی ئاو بەڕاستی هەمومان کەم تەرخەمی لە هاوڵاتیەکەەوە بگرە هەتاوەکو هەموو بەڕێوەبرایەتی و دام و دەستگاکانی حکوومەت ئەوانەی کە پەیوەندیدارن بە بەڕێوەبرنی سەرچاو ئاوەکاندا طبعاً بەنسبەت ئاوی شیرین ئێمە لە هەرێمی کوردستاندا دەوڵەمەندین بە ئاوی شیرین سەرچاوەکانمان سەرچاوی ئاوی شیرین و پاکن بۆ خواردنەوە ئەشەن و تەنانەت هەندێک سەرچاوە پێویستی بە فلتەرکردنیش نییە فلتەر بکرێت و دواتر بەکاربهێنێتەوە بەڵام ئەو هۆشیاریی کە لە ڕابردووە نەبووە سەبارەت بە سەرچاوە ئاوەکان و ئێمەش وەکو هەرێمی کوردستان چ لە هاوڵاتی چ لە جیهە تەنفیزی و کارژێڕەکاندا خبرەیەکمان نییە لەگەڵ بەرکەوتنی کێشە ئاویەکاندا چونکە بەنسبەت ئێمەوە تازەیە چونکە بابەتی ئاو لە هەموو دنیاە بابەتێکی ئەتوانم بڵم تا ڕادەیەک تازەیە کێشەی ئاو لە چەندەی ڕابردووە زیاتر احتیمامی پێدراوە ئێمە بەنسبەت هەرێمی کوردستانەوە ئەو احتیمامەمان لە ڕابردووە نەبووە سەپارەت بەمەتا بێتە هۆی هۆشیارکردنەوە و پلانی کوردمەودا و درێژمەودا و ئەمانەدا بنێن بەڕاستی بەڵێ ڕاستە هەوڵ هەیە پلانەکانیش هەیە وەکو کاک ئاریش باسی کرد لە هەموو جیهەتەکان هەیە بەڵام ئەمانە کافینین بۆ ئێمە وەگوتم ئێمە لەبەر ئەوەی ئەو خبرەیەمان نییە سەبارەت بە کێشە ئاویەکان دەستنیشانکردنی کێشەی سەرچاوە ئاویەکان و کێشەی بەڕێوەبردنیان بەشێکی گەورەی چارەسەرکردنەکەیەتی بە نموناگەر باسی دەوان ئەمە کاگاری و بەڕێزان لەوانەیە ئەو خبریان زیاتر لە بەڕێوەبردن و تەنفیزی ئاوەکەیە بەڵام کێشەی تۆڕە ئاویەکانی هەرێمی کوردستان یەکێکە لەو کێشانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە و بەڵام تا ئێستا بە شێوازێکی چڕ نەچوونەتە ناو چارەسەرکردنی ئەم کێشەیە چونکە ئەبێت هەموو حساباتێک بکرێت تۆڕە ئاویەکانمان کە لە ڕابردووە دانراون حساباتی بەرزی و نزمی شار و شارستکەکان گەڕەکانی بۆ نەکراوە حساباتی پەستانی بۆ نەکراوە
یعنی ئێستا کۆمەڵێک معادلەی زانستی هەیە کۆمەڵک سوفتوێر هەیە بە شێوازێکی زانستی ئەچیتە ناو ئەو بابەتەوە لە ڕێگەی ئەم سوفتوێرانەوە وا ئەکەیت تەنانەت لە هەموو ماڵێکدا بڕی ئەو ئاوەی پێگات یەکسان بێت و بڕی ئەو سەختی ئاوەی کە پێگات یەکسان بێت ئێمە لە ڕابردووە بیستومان هەڵێن گەڕێکێک لە شوێنێک ئاگەر لە نزماییە بێ ئاوی زیاتر پێگا وەڵام گەڕەکانی لە بەشی سەرەوەن ئاوەکانیان زووتر تەواو بێت ئەم پلانی وەتەر سەپڵایە کە بە شێوازێکی زانستی دائەنرێت وا ئەکات لە هەموو ماڵێکا بڕێکی تەواو ئاو بگات کە ئێکسان بێت بەسەر هەمویانە ئەمەش یەکێکە لە پایەکانی بەڕێوەبردننی تەواوی سەرچاو ئاوەکانە کە لە هەموو عالەمە ئێستا ئەوە جێبەجێکرێت کەواتە ئەبێت ئاو بەیەکسانی بەسەر هاوڵ هاونیشتمانیانەدا باش بکرێت ئەو پلانی کە بەڕێزە باسەکرد ئێمە لێرە لەرم کورسان کێشەی دابشکردنی پلانی دابشکردنی ئاومان هەیە بەسەر گەڕک و ناوچەکانە کێشەی تۆڕە ئاوەکانمان هەیە بەڵێ کێشەی دابشکردنی ئاومان هەیە بەسەر گەڕەکەکاندا هەندێک سیستەمەکان کۆنن هەندێک لە تازەش کراون بەڵام هەموو لایەنەکانی لەبەر چاو نەگیراوە طبعا بە سوپاسەوە ئێمە ناڵی ئیشی زۆر باش کراوە بەڕاستی هەوڵی زۆر باش درراوە بەڵام کافی نییە سەبارەت بۆ کێشە گەورەی لەبەردەم هەمومانایە کێشە گەورەکە گۆڕانکاری کەش و هەوا لە هەموو لە تەواوی جیهاندا بەڵ ئەم گۆڕانکاری کەشەوە بێتە هۆی گۆڕان لە ئاستی دابارینە و ئێمەش سەرچاوە ئاوەکانی سەرزەویمان لە دەروی وڵات بۆمانێت وەکو لە وڵاتانی ئێران و تورکیاوە کەمبوونەوەی ئەم سەرچاوەجار ئەوانیش ئێران و تورکیاش کە دراوسی عێراق وەرێمی کوردستانن هەڕەشاکەن ڕێگە نادەن کە ئاوەکان بێنە هەرێمی کوردستانەوە بە پەیوەندی بە سەروەرنەبوونی خاکێرێمی کوردستانەوە یاخود ئەمە بێدەسەڵاتی دەسەڵاتدارانە پەیوەندی بە چیەوە هەیە بۆ چەم کێشەیە بنەبڕ نەکراوە وڵا ئەم کێشێ بەڕاستی ئێمە وەکو لە هەرێمی کوردستان و عێراق بە شێوازێکی گشتی بڵین لە ڕووی پرسی ئاوە نێودەوڵەتەکانمان ناوە زۆر لاوازی بەڕاستی توانم بۆ شێوازە بڵم چونکە ئێمە لە هەموو عێراقدا زیاتر لە 100 لایەنی پەیوەندیدار هەیە بە کێشە ئاوەکاندا کە پێویست دەکات ساحیبی قەرار بن لە ئیدارەدانی ئاودا بەڵام ئەوەی کە لە نێوان وڵاتانی دراوسی ئێمە ئەوان ڕێژەی ئاوی مەسەرەن دیزلەکەم بۆتەوە بە ڕێژەی 65 کەمی کردو لە چاو ساڵانی ڕابردووە ما بەنسبەت حکوومەتی هەرێم و عێراقدا هەماهنگێکی تەواو نەبووە زەختێکی نێودەوڵەتی دروستکەن چونکە ئێمە زانین ئەو ئاوانەی کە سنوورە بڕن لە نێوان دوو دەوڵەت و یاخود زیاتر ئاوی نێودەوڵەتین کە زیاتر لە 300 سەرچاوی ئاوی ئاوهامانەیە لە نێوان وڵاتاندا لە هەموو جیهاندا بۆیە بەڕێوەبردنی ئەمانە بەپێی یاسا بێت بەڵام ئەبینین لەم زۆنەی ئێمە لە عێراق و چواردەوریا بەڕاستی بەهۆی بارودۆخە سیاسی ئاڵۆزەکەی کە لەم ناوچەیە هەیە بەشێک هۆکارێکی سەرەکی بووە کە زۆر جار تەنها باز لە بڕی ئاوەکە کراوە لە دانوستان کراوە لەگەڵ وڵاتانی وەکو تورکیا کە مەسەرەن چەند بڕ ئاومان بۆ بەردراوەتەوە لە کاتێکدا مەسەرەن نەکراوە بە یاسای نێودەوڵەتی و بە هەماهنگگی لە هەردوولا چونکە ئەمە پێویستی بە لیژنە هەیە لە هەردوولا واتە لیژنەی لۆکاڵی لە هەرێمی کوردستان و عێراق و لیژنەی لۆکاڵی لە تورکیادا یاخود لە ئێراندا پاشان دانیشتنی ئەمانە ئەگەن بە ڕێکەوتن بە تەوان بە چاودێری لایەنە نێودەوڵەتەکان بۆ ئەوەی ڕێکەوتنێکی نێودەوڵەتی لەسەر ئەم سەرچاو ئاوانە بکات تاکو مەترسی لەسەر ئەو بەشە دروست دەبێت کە ئێمە وڵاتی مەسڵە بینواتە ئەو لە ئێمە ئاوەڕژێتە ناو وڵاتەکەمان و ئێمە نەبووینە سەرچاوە بۆ دەوڵەتەکانی دەوری بەمان کەواتە بە شێوازێکی گشتی ئەتوانین بڵێن کێشەکە ئەگەڕێتەوە بۆ ئیدارەدانی سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستاندا کە بڕێکی ئاوی باشمان هەیە بەڵام هەتاوەکو ئێستا ڕەنگە لایەنە پەیوەندیدارەکانیش بە دەقیقی بە ڕێژی بڕی نەزانن مەسەن شارێکی وەکو سلێمانی یاخود هەولێر چەند بڕ ئاو مەسەن تاکێک چەند بڕ بە تەقریبی دانرا ئەو شتانی کە هەیە چکە ئەمە بە دراسە نەکراوە بێ بە دراسە بکرێ و داخلی داتابەی سەکرێ و چەند بڕی ئاوت هەیە بۆ ناو شارێت و چەند بڕی ئاومان هەیە لە ناو شارە ئەڕوات و ئەو مەجرایانی کە هەمانە ئێمە هەر ئاو نییە بە مەجراکانیش بزانین ئایا ڕۆژانە ئەم مەجرایانە زیاکەن کەمەکەن ئەمە دلیلە ینی دلیلە بۆی کە ئاو زیاتر بەکارێنێت یاخود کەمتر بەکارێنێت بۆیە ئەم نەبوونی ئەم هۆشیار و پلانە زانستی کە لە هەرێمی کوردستاندا احتیمامی زۆر پێ نەدراوە لە ڕابردووە بۆتە هۆی ئەوەی کە ئێستا ئەم گرفتانەمان بەردەوام دووبارە ئەبنەوە بەردەوام کێشەی ئاومان هەیە لە نێوان گەڕەکاندا لە نێوان شارەکاندا ئەم بەڕێوەبردنی ئاوە واکات تاکیش هۆشیار بێتەوە بۆی کە خۆی بەخەمی ئەو بڕئاوە بێت کە بەدەستێوەگات و بەرامبەر ئەو مەترسە گەورەی ڕوبەڕووی جیهان بۆتەوە ئاگادار بێت و ئەویش هاوکار و هەماهەنگ بێت چونکە یەک خاڵی زۆر گرنگەیە ئەگەر بێت و لایەنە پەیوەندیدارەکان وا هەست بکەن
تەنها دەرکردنی ڕێنمایی و یاسا مەسەن لە پەرلەمان بێت یاخود لە بەڕێبەرایەتیەک بێت چارەسەری کێشەی ئاوەکرێت لە هەرێمی کوردستاندا بە تەواوەتی من ئەتوانم بڵم بە شێوازێکی گشتی زۆر پێچەوانەی ئەمەیە چونکە ئەبێت ئێمە لە هاوڵاتیانەوە دەست پێ بکەین لە بچووکترین ئەتوانم بڵم وحدە و یەکەوە دەست پێ بکەین کە ئاو سەرفەکات و پێویستی بە ئاوە و ئاوی پێگات لەو شوێنەوە دەست پێەکەین ئەنجا بەرەو هەنگاوە نێن بەرەو هەنگاوی گەورەتر بۆیە هەتاوەکو ئەم هەماهەنگێ نەبێت لە نێوان نزمترین ئاست مەبەستم ئاستی بەکارهێنانی ئاوە نزمترین ئاست بۆ گەورەترین ئاست ئەم هۆشیاری هەبێت ئەنج ئەتوانێت پلان دابرێن ئەمما ئەگەر بەس تەرکیز بکەینە سەر یاسا و ئەو ڕێنمانی دەرەکرێن و ئەو کۆمپانیانی کە دێن و مەسەلەن بۆری ئاوەکانمان بۆ بگۆڕن و سیستەمی نێتۆرکین بگۆڕن و ئەمانە بە شێوازێکی گشتی کێشە ئاوەکانمان چارەسەر ناکات. زۆر باشە. کاگاری پارێزگای هەولێر بە ڕێژەی چەندە پشت بە پرۆژەی ئاوی فراز دەبەستێت مەبەستمەوەی ڕێژەی چەندی گەڕەکەکانی پارێزگای هەولێر پشت بەم پرۆژەیە دەبەستن؟ پرۆژه ئاوی ئیفراسێ تەنها بۆ ناو سەنتەری شاری هەولێرە و تقریبا دەتوانێت برێن 130 شاری هەولێر ئاوی لە ڕێی ئەو پرۆژەی بۆ دابین دەکرێتن. بە هەمووی سێ پرۆژەمان هەیە لە شاری هەولێر پرۆژەی ئاوی ئیفرازی 1 و 2 و 3 کە بە هەرسێکیان 140 تا ببورێت تقریبا نێزی 155 تا 160 ئاوی دابین دەکەن و پرۆژەی ئاوی ئیفرازیەک بە بۆڕیەکی 700 ملیمی ئاو دەینێتن و پرۆژەی ئاوی ئیفراز 2 بە هۆرد و هێڵی ئێستا کە سوکە بوویتە 2 هێڵ پێشتە هێڵێکی کۆن هەبوو ستاندبای کرابوو هێڵە نوێەکە ئیشی دەکرد ئێستا کە بوستەرات دانرایە و ئەویش نێزیکی 1500 تا 1600 مەتر مکعب ئاوی پێدا دێتن و پرۆژەی ئاوی ئیفراز 2 بەخۆشی نێزیکی 2300 تا 2400 مەتر مکعب لە سعاتێکی ئاو دێنێتن و پرۆژەی ئاوی هەولێر ئیفراز 3 کە نێزیکی 8500 تا 9000 متر مکعب ئاو لە کاتژمێرێک ئاو بۆ شاری هەولێر دەگوازتەوە باقیەکە لە ڕێی 1240 بیر ئەو ژمارە 1240 بیرەکە لەوانەیە ڕۆژانە لە کەم و زیاد دابی بە حکمی ئەوەی کە بیر و شک دەبیتن و بیری نوێ لێ دەدرێتەوە یان ژمارەی بیری بەدیل ئیزافە دەبیتن و بۆیە دەرێم نێزیکی 1240 بیر ئەویت کە نێزیکی 35 تا 145 ئاو دابین دەکات احتیمادەن لەسەر ئەو وەرزەی کە تێداینە بە وەرزی زستانان بەشێک لە بیرەکان دەکوژێتەوە بە حکمی ئەوەی کەەوە پرۆژەکان دەتوانن ئاوی بۆ منتیقەی زیاتر ئاو دابیکەن وەچی لەگەینە وەرزی هاوین پێویستە ئەو بیرانە هەموو پێ بکرێتەوە بۆ ئەوەی کە زۆرترین ئاو ئینتاز بکرێتن و لەگەڵ داخوازەکانی هاوڵاتیان یەکسان بیتن یان نێزیک بدە داخوازەکانی هاوڵاتیان. باشەوە گەزانین کاک ئاری ئەم ساڵ وشکە ساڵی لە پارێزگای هەولێر ڕاگەیەنراوە وشکە ساڵی بۆ ئەم ساڵ هیچ با بڵین پلانێکی ڕوبەڕووبوونەوە هەبووە زیاتر چ ناوچەیەکی گرتوتەوە چ کاریگەرێکیشی هەبووە لەسەر کەمبوونەوەی ئاو؟ لە هەرێمی کوردستان بابەتی وشکە ساڵی لەو منتیقانەی زیاتر کە دەشتاییەکان بوو و شاری هەولێرش کەوتە ناو دەشتاییەک و منتیقەی گەرمیان و منتیقەی چەمچەماڵ و ئەو شوێنانە بە تەواوەتی کە منتیقە دەشتاییەکانی هەرێمی کوردستان بە تەواوەتی دەتوانین برین وشکە ساڵی زیاتر تەسیری لەو شوێنان هەبوو ئەگەنا لە منتیقە چیاییەکان و یا لە منتیقە نیمسە چیاییەکان پێدەشتەکانی پێدرێن ئەوانە زیاتر ڕێژەی ئەو بارانبارینەی کە پێویست بووە یان تێکڕای بارانبارینی ساڵانە باریوە لەو شوێنانە وەکو پلانی ڕوبەڕووبوونەوە لە شاری هەولێر یان لە هەردوو بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر و ئاوی دەوروبەری هەولێر چکە ئاوی دەوروبەری هەولێریش لە منتیقەی زۆری دەوروبەری شاری هەولێر مەسئولە لە بیرەکان و ئەوانش نێزیکی 1400 هەتا 1500 بیریان هەیە لەو شوێنانە کە ئەو بۆ منتیقەی زۆر دابین دەکاتن یەکەم شت بودجەی 7.6 ملیار دابین کرا بۆ لێدان و لێدانەوەی 138 بیر 34 بیر لە سنووری بەڕێوەبەرایەتی ئاوی دەوروبەری هەولێرە و 104 بیریش لە سنووری بەڕێوەبەرایەتی ئاو ئاوەڕۆی هەولێرە کە سەنتەری شاری هەولێر و 11 فەرمانگەی دەوروبەری خۆی دەگرێتەوە هەروەها 4.7 ملیار دیناریش دابین کرایە بۆ چەندی بابەتی بەستانی هەوەشێک لە بیرەکان لەگە کارەبای مۆلیدە و دابینکردنی بودجەی پێویست بۆ ماوەی 2 مانگ تا 3 مانگ چاکردنەوەی چەند پرۆژەیەک و پەرەپێدانی و دابینکردنی کەلوپەلی پێویست بۆ کەلوپەلی یەدەجی پێویست بۆ پرۆژەکان و بۆ بیرەکان گۆڕینی تۆڕی ئاو لە سەنتەری شاری هەولێر لە چەند گەڕێکێک کە بەڕاستی تۆڕەکان بە شێوەیەک کەون بووە بە شێوەیەکی ڕۆژانە سەردانی دەکرێتن بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانەی کەوا تووشی دەبیتن
4.7 ملیاریش بۆی دابینکرایەوە ڕێکارەکان لە وەزارەتی مالیە تاکو ئێستا نەگەیشتەوە وەزارەتی شارەوانی و نەگەیشتەوە پارێزگای هەولێر بۆ ئەوەی بکەویتە بواری جێبەجێکردن. هەروەها بابەتی تانکەرین کە لە سنووری بەڕێوەبەرایەتی ئاوی دەوروبەری هەولێر بە بڕی تقریبان 5 ملیار دیناریش دانرایە بۆ بەڕێوەبەرایەتی ئاوی دەوروبەری هەولێر بۆ ئەوەی کەوا بتوانێت پرۆسەی تانکەرین بەردەوام بیتن کە بەشێکی بەبەر دەشتی هەولێر دەکەوێت یان ئەو شوێنانی کە وشکە ساڵی و بەشەکەی کەش بە بەر منتیقە چیایەکانی دەکەوی بە حکومی ئەوەی کەوا سەرچاوی ئاوی نییە یان تۆڕی ئاوی نیە ئەو شوێنان و بتان ئاوی خواردنەوەیان بۆ دابین بکرێت. کاگاری بەڕێز زاماژۆ بۆدا کە بەشێکی زۆر لە گەڕەکەەکانی پارێزگای هەولێر پشت بە ئاوی ژێر زەوی و ئاوی بیر دەبەستن. دەمێ بزانم یەدەگی ئاوی ژێر زەوی لە چه ئاستێکایە بۆ ڕێژەیە کە بتوان هاوڕاتیان پشتی پێ بەستن. بەڵێ هەرچەندە ئێمە ئاوی بیر وەکو سەرچاوەیەکی دووەم یان سەرچاوەیەکی موقت بەکاری دەین بەڕاستی چکە لە پلانی بەڕێوەبەرایەتی گشتی ئاو ئاوڕۆ و وەزارەتی شارەوانی و پلانی استراتیژی حکوومەتی هەرێمیش ئەوەیە تەواوی شار و شارۆچکەکان یان شار و قەزا و ناحیە و کۆمەڵگەکان و هەتا ئەو شوێنانێک کە نێزیکی 1000 مالیش دەبیتن لە احتیمال بکرێتە سەر ئاوی سەرزەوی و لە ڕێی پرۆژەی بچوک بچوک یان پرۆژەی گەورە و استراتیژی یان پرۆژەی مامناوەند ئاو بۆ شوێنان دابین بکرێتن. بەڕامندێدانی بیر وەکو باسم کرد بابەتیشی ناچاریە خۆشبەختانە دەتوانین برێن هەرچەندە ئاستی ئاوی ژێرزەوی بە شێوەیەکی بەردەوام لە ساڵانی هەشتاکانەوە بە شێوەیەکی بەردەوام ئاستی ئاوی ژێرزەوی لە دابەزینە هەروەها ئینتاجی ئاو لەو بیرانە لە کەمیە بەڵام دەتوانین برێن هێشتا حەوزی کەمایە لە ژێر شاری هەولێر و لە ژێر دەشتی هەولێر کە دەتوانێت پشتی پێ بەسرێتن و بەڕاستی کە ئەمە عەز ناکەین بەی شێوەیەک پشتی خۆمان پێ بەستین و وەکو مەخزوونێکی استراتیژی دەمانێت بهێنینەوە بەڵام لەگەرەوەشدا وەکو ناچاری بە شێوەیەکی بەردەوام بیر لێ دەدرێتن تاکو دەگەینە مەرحەلەی ئەوەی کە بتانین پرۆژەی ئاوی هەولێر 4 جێبەجێ بکەین و هەروەها پرۆژەی ئاوی قوشتەپە و پرۆژەی ئاوی خەبات و دەوروبەری و ئەو پرۆژانەی کە وەکو باسم کرد پرۆژەی استراتیژینە یا مامناوەندن یا پرۆژەی بچووکن بۆ شوێنانەی کە وەکو باسم کرد لە سنتەری شارە گەورەکان قەزا و ناحیە و کۆمەلگاکان جێبەجێ دەکرێت. باسی لە پرۆژیاوی گۆپتەپە چەمچەماڵ کرد ناوچەی چەمچەماڵێکێکە لە ناوچانی کە زۆر کێشیان لەگەڵ کەم ئاوی هەیە بەشێکی زۆریان ئاماژیان بەوە داوە کە بە نزیکەی 15 ڕۆژ ئاویان نییە تا چەند حکوومەت جدیە لە چارەسەرکردنی کێشەکەیان و بە جێگەیاندنی ئەو پرۆژەیە. خۆی لە خۆی دابابەتی دابینکردنی بڕی 7,045,000 دلار لە ڕۆژگارێکی ئەوڕۆکە کە حکوومەتی هەرێم فۆکەسی سەرەکی لەسەر دابینکردنی معاشە بۆ فەرمانبەران هەروەها و بەڕێوەبردننی ئەو خزمەتگوزاری سەرەتاییانەی کە هەیە یعنی خۆی لە خۆیدا جدیەتی حکوومەت پیشان دەداتن لەوەی کەوا کە چەند بەو تەوەرەوە یان بۆ ئاراستەوە دەیەوێت ئیش بکاتن هەر بۆ زانین گشت ڕێکارەکان دابینکردنی ئەو دۆکیومنتانێک کە پێویستە بۆ تەندەرکردن و موافقاتی هەردوو وەزارەتی پلاندانان و وەزارەتی دارایی تەواو بووە ئێستا کە لە تیمێکمان دروست کردو لە بەڕێوەبەرایەتی گشتی ئاو ئاوڕۆ بۆ ئەوەی تەواوی دۆکیومنتەکان ئامادە بکرێتن و بە زووترین کات بخرێتە بابەتی تەندەرکردن بەڵام بابەتی دابینکردنی بودجەکە لە ڕۆژگارێکی ئەوڕۆکەدا و لە وەزعی بەڕاستیکەوە وەکو باسم کرد ئەوە گرنگترین ئاماژەیە بۆ گرنگی ئەو پرۆژەیە بە حکوومەت و بەرچاوگرتنی ئەو کێشە و گرفتانەی دەڤەرەکە لە ڕووی دابینکردنی ئاو بە ئەهەمیەتێکی بەرز نرخاندرا. زۆر باشە کاگاری مامۆستا سەرخێڵ لە بواری گلدانەوەی ئاو دروستکردنی بەنداوە حکوومەتی هەرێم چانگاوێکی ناوە تا چەند کاری لەسەر ئەوە کردووە. بەڵێتەوەن کاتێکا لە ماوەی ڕابردووە زۆر جێگەی نیگەرانی پسپۆڕانی و بوارە بوو کە نەتوانراوە پرۆژەی بەنداو هەبێ بۆ گلدانەوەی ئاو سوود لێ وەرگرتنی. بەڵێ لە حکوومەتی هەرێم پلانی استراتیژی دروستکردنی ئەم بەنداوە بچووکانی هەیە کە کۆمەڵێک بەنداون و هەندێکیان چوونە بواری جێبەجێکردنەوە هەندێکیان لە بواری جێبەجێکردن نبوون و هەندێکیان نەچوونە بواری جێبەجێکردنەوە بۆی ئەو قەیرانی دارایی بەسەر هەرێمی کوردستان داهات. طبعاً بەشێکی گرفتەکان لەو ناوچانەی بەتایبەتی لە دەروی شارن یاخود گونشینەکانن بۆ دابینکردنی کشت و کاڵی و دابنکردنی ئاژەڵداری و هەتا بۆ ئاوی خواردنەوەش ئەگەر مەسفای بچووکی بۆ دامدرێت بەشێک لەو کێشانە هەلەکات ئەم
بەنداوە بچووکانەی کە دروست دەکرێن. حکوومەتی هەرێم بۆ ئاراستەی ڕۆیشت و ئێستش بەردەوامە و ئەوەی ئاگاداری حکوومەتی هەرێم لەم دوایە و مافەقەتی لەسەر دروستکردنی چەند بەنداوێکی بچووک کردووە. ئەم بەنداوانە بنە پرۆژەی استراتیجی یەکەم بۆ گلدانەوەی ئاو لەبەرەوەی ئێمە سەرچاو ئاوەکانمان بە مەبەستەکانی تر. ئەمە یەکەم گلدانەوەی ئاو بوو. دووەم بەنسبەت بژانەوەی سامانی کشتتوکاڵ لەو ناوچانەدا. طبعا ئێمازانین بەنداوی بچووک ئەم قۆندانەی کە دروست دەکرێت بەشێکی زۆری سوودی زیاتر بۆ کشتتوکاڵیە نەک بۆ کارەبا، چونکە ئێمازانین کارەبا بەرهەم ناهێن. لەبەر ئەوە هەندێک ناوچەمان هەیە کە بەرەو وشکبوون چوون، بەرەو چۆڵبوون چوون، گونشینەکان چۆڵێکان ئەکرێت لە ڕێگەی ئەم بەنداوانەوە ئەم دروستکردنی ئەم بەنداوانەوە جارێکی تر ژیان بگەڕێنینەوە بۆ ناوچانە، جارێکتر سەوزایی بگەڕێنەوە بۆ ناوچانە، کشتتوکاڵ لەو ناوچانەیە بکرێت. ئێمازانین لە وڵاتی وەکو عێراقدا کە لە بەشی جنوب و ناوەڕاستی عێراقا هەندێک شوێن بە تەواوەتی چۆڵ کراوە لەبەر کەمبوونی ئاستی ئاوی دیجلە و فرات و ئەو هۆڕ و زەرکاوانی کە لەوێ هەبوون و شکیان کردووە بۆی دانیشتوانەکانی ناچار بوون بۆی کە کۆچ بکەن. ئەمە لە کاتێکدا ئەبێتە سەرمایەکی تریش بۆ نەسامانی ماسی دەبێت لە ڕووی ژینگەی و باڵاسێکی ژینگەی ڕاگریت، بەڵام ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی دیسان ئەیڵێمەوە، چونکە ئێمە بەڕاستی زۆر جار وا هەستەکەم بێزراوین ئەم قسانە دووباراکەینەوە لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە بەڕاستی ئازارمان پێ ئەگات کە لە ڕووی زانستیەوە کە لەم بابەتانە ئەڕوانێن. بۆیە ئەمیش ئەبێت پلانێکدا بدەن، چونکە ئێمە لە ڕابردووە بینیمان ئەم بەنداو بچووکانی کە دروست کرا بەنداو هەبوو مەسەلەن جارێک دوو جار دراسی بۆ کرا و وەنی ئەم کۆمپانیا ئاهات و ئەم کۆمپانیا ئەڕۆژ و هەند بەنداومان هەبوو هێشتا لە دروستکردنی بناغەیە بوو فاوندیشنی بەنداوەکەیە بوو لافاو هات و کۆمەڵێک سدیمنتی هێنا ینی نیشتنیەکانی هێنا بەسەر بەنداوەکەیدا و ڕۆخە هەندێکمان هەبوو یعنی ئەنواع کێشە هاتە پێشەوە. دیسان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە خبرێکمان نەبوو درێژمەودابێ لە ڕابردووە لەگەڵ ئەم بەنداوانە، بۆیە هەر پلانێک دەستی بۆ بین چ لە بەڕێوەبرنی ئاوا بێت سەرچاوەکان نابێت چ لە دروستکردنی بەنداوە بێت، ئێمە ئەبێ بە تەواوەتی هەموو لایەنەکانی هەڵسەنگێنین، سیناریوی جیاجای بۆ بکەین و هەڵسەنگاندنەکانمان ئەبێت چی تریشی لەگەڵا بێت چاودێریکردنی لەگەڵا بێت. یعنی ناکرێت ئێمە تەنها مەسەلەن پلانەکە دانین ئەیدینە جیهەتی تەنفیزی و چاودێریکردنی زۆر جار چاودێریکردنەکان بوون بە ڕۆتینی لە هەرێمی کوردستانە، بۆیە ئەبێت چاودێریەکان تونند و تۆڵتر بکرێن بۆ ئەوەی هەڵسەنگاندنەکانمان باشتر بێت. ئێمە بیدایەت هەڵسەنگاندن بۆ کارەکان بکەین باشتر لەوەی لە نەتیجەیە بەرهەمێکی کەمترمان هەبێت، چونکە ئەکرات لەو دۆخە ئابوووریە باشەی لە هەرێمی کوردستاندا لە ساڵەکانی 2010 و پێش 2010 دوای 2010 ئەکرا پرۆژی زۆر استراتیژی و گەورەتر بۆ ئاوی سەرزەوی بۆ گلدانەوە بۆ تۆڕەکانی ئەو لە شارەکانی هەرێمی کوردستاندا ئەکرا ئەمانە بکرا، بەڵام نەبوونی ئەو خبرێ و پرسوڕاوێژ نەکردن بە جیهەتە جیاوازەکان لە ئێستا کە ئێمە هەرێمی کوردستان و عێراق و جیهان بەگشتی وەکو بەڕێزیش ئاماژە و پێیا لە گۆڕانی کەشوهەواین کە مەترسی گۆڕانی کەشوهەوا کاریگەری زۆر لەسەر هەرێمی کوردستان هەیە بۆتەوەی وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاو، تا چەند گرنگەکە ئەو پرۆژانی بەڕێزە باسێکی لە ئێستا جێبەجێ بکرێت، بە جێبەجێ نەکردنیشی هیچ کاریگەریکی خراپە بێت. طبعا یەکێک لە ئامانجا نێودەوڵەتیەکان ئێستا بەهۆی ئەو گرفتە گەورەی کە لە پێشمانە ئەوەیە کە هەوڵەدەن فەندی ئەو وڵاتانە بکەن کە دەسەبن بۆ پرۆژەی استراتیژی چ لە بواری ئاوە بە چ لە بواری ژینگە. ئەمەش لە پێناوی چیە؟ لەو پێناوەدا کە خەڵک کۆچ و ڕەو نەکات لەو ناوچانەی کە وشکە بێت بەرەو مەسەلەن بەرەو ئەوروپا بڕات، بەرەو قاڕەکانی تر بڕات، چووکانە و فەندی کردووە و دروست کراوە ئەوەی ئاگاداری ئەستی ئەوان نابنە پشتیوانمان. ئێمە ئەبێت هەنگاوی گەورەتر بنین بۆ ئەوەی ئەوان دەستپێشخەری زیاتر بۆ ئێمە بکەن لە هەرێمی کوردستان و عێراقدا تا بتوانین بە مودەیەکی کەم لە دەیەکی داهاتووە لە مەودایەکی نزیکا بکەوینە سەرپی خۆمان و چۆن قدووە لەم ناوچەی خۆمان بۆ پاراستنی سەرچاو ئاوەکانمان چ بە سەرچاوی ئاوی ژێرزەوی و سەرچاوی ئاوی سەرزەویەوە بێت. بەنسبە سەرچاوی ئاوی ژێرزەویشەوە ئەمیش بابەتێکی زۆر گرینگە کاک ئاریش باسی کرد بۆی حەسم کرد تەرکیز بخەمە سەر ئەم بابەتە. وەکو شاری هەولێر کە ساڵە پرۆژەی ئەومان هەیە چەندین بیری تر لێ بدرێت. بەڕاستی من کە ئەمان ئەڵێن لە ئاستی ناچاریە چونکە لە ڕابردووە ئەگەر بەهات و و هەنگاوێکی زیاترمان بنایە ئێمە نائگەشتین بەم دەرەنجامەی ئێستا کە ناچار بین ئەم ژمارە بیرەی لێ بدەین، چونکە ئاستی ئەو
هەموو حوزەکانی هەرێمی کوردستاندا بە ڕێژەی جیاجا لە ناو شاخەوەکان تا ناوچە دەشتایەکاندا بە ڕێژەی جیاجا دابەزیون لە 15 متر 25 مترەوە دەستی پێکرد و هەتاوەکو 100 متر ئەستی ئاو دابەزیەوە لەو ناوچاندا. بۆیە ئەمە جێگەی داخە بەڕاستی ئێمە هێشتا هەر حاولەکەین دەست بۆ ئەو بەرینکە ئاوی ژێرزەوی بەکاربێنین لە باتی ئەوە ئەکرێت بەڕێوەبردننی ئاوی ژێرزەویمان باشتر بکەین بۆ ئەوەی محافظەی ئەو ئاستی ئاوە بکەین کە ئێستا لە ئاوی ژێرزەویە هەیە تاوکو بەرەو دابەزین نەچێت چونکە لە ڕابردووە تەکلیفەی بیرێک یاخود کولفەی بیرێک مثلا ڕێژێکی دیاریکراو بووە لەبەر ئێستا ئاستی ئاو دابەزی و ئێستا بیرێک هەڵەکەنی بە چەند هێندەی ئەو کە لە ڕابردووە ئەم کراوە. بۆیە بەڕێوەبردننی سەرچاو ئاوەکانی ژێرزەویش ئەوەش هێوکارێکە لەوەی کە تۆ سەرچاو ئاوەکان دەپارێزی و دوجار ئاشتی ئاسایشی ئاو ئەپارێزیت و ئاسایشی خۆراک و کۆمەڵایەتیشی بە دوادادێت چونکە ماڵکال باسی ئاسایشی ئەمە حەڵقەیەکە کە باسی ئاسایشی کۆمەڵایەتیەکە نەبینین چەند ناخۆشە لە شارستێکی و چەمچەماڵ بە 15 ڕۆژ ئاویان بەدەست نکات بە 10 ڕۆژ ئاویان بەدەست نکات یاخود ئەو ناوچانە جێگەی داخە بسەن کە لە شاریشی وکە هەولێرە کە بسن سەتاشی دانیشتوانەکە لە پڕبێ ئاوە بن ڕاستە مشکارگەری لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی ئاسایشی کۆمەڵایەتی ئاسایشی خۆراک ئەمانە ڕاستە خەلەکان بەوەی تەکنیکی و هەندێک جار لە دەسی مەسەلەن من و بەڕێزانی بەڕێوە تەنفیزی و ئەم جیهەتی کارجێڕەکانە نییە ینی زۆر جام کێشانە ڕوەدەن ئاسایە بەڵام پرۆژەی جیاواز بە پلانی جیاواز بە استراتیجی جیاواز و ئەکات ئەم کێشانە کەم بنەوە ینی لە باتی ئەوەی کە ئێستاگەر سێ پرۆژی ئاو بۆ دابینکردنی ئاوە شاری هەولێر هەیە کاتە لەوانە سا 15 بێ ئاو بوونە ینی سێ جیاوازەکە زۆر گەورەیە لە ڕابردووە ئێستش درەنگنی ئێمە بۆی هەنگاو بنین کە ئەم سەرچاو ئاەنەمان بپارێزین و باشتر بەڕێوەی بەرین هەنگاوی زیاتری بۆ منن بەڵام جارێکە درێڵێمەوە هەمە هەنگی لە نێوان جیهەتی کارجێڕی و تەنفیزی و هەموو لایەنەکان کە لەوانەیە ئێستا بتوانم بڵێم هەرێمی کوردستاندا 50 لایەن هێن کە هەمانە هەمووی بەیەکەوە هەمە هەنگ نەبن لە بەڕێوەبردننی ئاودا کێشەکانمان دیسان هەر بەردەوامە بن. زۆر باشە کاگاری لە ماوەی ڕابردوودا قسە و باسێکی زۆر لەسەر کوالەتی و ئاوە هەبوو کە لە ڕێی بۆریەوە بە هاوڵاتیانەگات ئێوە وەکو لایەنی بەرپرسیار چ دڵنیاییەک بە پاکی و کوالەتی و ئاوا دەن کە دەگاتە بۆری ماڵان؟ طبعا لەڕێی 5780 بیر لە هەرێمی کوردستان و 81 پرۆژەکە ئەو بۆ تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان داوین دەکاتن و لە هەندێک بابەت حتا زراعەتیش لەبەر دەکرێتن و هەتا بابەتی ئاژەڵداریش لە گوندەکان و لە ناحیەکان و لە کۆمەلگاکان ئیستیفادە لەو ئاوە دەکرێتن تەنها ئای خواردنەوەی هاوڵاتیان نییە وەرکو بۆ دوو بابەتەش پاڵپشتێکی باشە دەتوانن برێن هەر بڕێک ئاو لە دەڕێی ئەو پرۆژانە چ بیرەکانە چ پرۆژەکانە دابین دەکرێت بۆ هاوڵاتیان بەجێری هەردوو ستاندەری WHO و ستاندەری عێراقیە بۆ ئاوی خواردنەوە کە ئەمەش ڕێکارەکانی دیارەوە بە شێوەیەکی 24 کاتژمێری ڕۆژانە بە کاتژمێر فەحسمان هەیە بە مستەمڕی ئۆنلاین دەکرێتن و چەند دقەق جارێک فەحسەکە دەکرێتن و بابەتی لە هەردوو ڕووی چ کوالەتی کیمیاییەکەی چ کوالەتی بایۆلۆژیەکەی هەتا فیزیاییەکەشی کە دەبێت شیاو بێتن بۆ خواردنەوە ئەمجا ئەو ئاوە بۆ هاوڵاتیان دابین دەکرێتن و هەر بابەتێش کە بیتن لە ڕووی دابینکردنەوە کە لەسەر چاوەکە کە بەڕێ دەکرێتن بە هیچ شێوەیەک ڕێک پێ نادرێتن کە کێشەی هەبێتن دواتر دەگوازرێتەوە تۆڕەکان و دواتر لە دوای ئێمە هەرچەندە خۆشمە ئەو بابەتە دەکەین و چاودێری کوالەتی ئاو دەکەین لەلایەن هاوبەشەکانیشمانەوە بە تایبەتی لە هەندێک نقاتی نێزیک و ناوەند و دوور لە تۆڕەکانیان لەسەر چاوی ئاو دابینکردنەکە دەگەر ئێمەش بەڕێوەبەرایەتی یەکەکانی چاودێری ئاو لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی لە شارەکان و لە ئیدارە سەربوخەکان و لە شار و شارۆچکەکان هەردەسن بە مەهامەشکە ئەویش کە مراقەبەکردنی وەکو جیهەتشکی دووەمینە مراقبەی ئاوەکە دەکەن و هەتا لە مەزارەکانیش ئاوەردەگیرێتن بۆ دڵنیابوون لە شایستە بوونیان بەڕایمە هاوڕاتیان دڵنیا دەکەینەوە لە بابەتی کوالیتی ئاوەکە و ئاوی دابین دەکرێتن بە هیچ شێوەیەک لە هیچ محەتەیەک و لە هیچ بیرێک دەرناچێتن ئەگەر لە باشترین ئاز نەبێتن و لە بەجێرەی ستەندەراتی عێراقی نەبێتن وەکو کارکردن لەسەر ئەو بابەتە ئێمە هەر بۆ ئاگاداری بەڕێستان چکە زۆر باس لەسەرەوەی کراکەوە بابەتی وەتەر ریسۆرس مانیجمنت یان تۆتەل وەتەر ریسۆرس مانیجمنت کە ئەوە باوە لە جیهان و هەر یەکە و ئەو سەرچاوانی ئاو هەیە لە هەر وڵاتێک بۆ هەر شێوازێکی دابینکردن
یا بەکارهێنان چ بۆ بابەتی خواردنەوەی کە بێدرن دۆمستیک یان چ بۆ بابەتی پیشەسازی یان بۆ زراعەتە کە بۆ زراعەت نزیکی 170 تا 180 و بۆ بابەتی پیشەسازی لە نێوان 110 تا 115 بۆ بابەتی خواردنەوەش لە نێوان 105 تا 110 ڕێژەکانیان بەو شێوازە بەکاردێتن. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی وەکو چاردە بەڕێوەبەرایەتی ئاو لە هەرێمی کوردستان کاروا لەسەرەوەی دەکەین کەوا خطواتی ڕێخستنەوەی تۆڕەکان و بە دیجیتالکردن و دروستکردنی DMA و گواستنەوەی ئەو تۆڕانە و ئەو سەرچاوی ئاویانە و هەتا هاوبەشانیشمان بۆ سەر نیظامێکی پێشکەوت و کار لەسەر بابەتە کراوە. بەڕام بەڕاستی ئەتو هەر بابەتێکی جێبەجێکردنی پلانت هەبیتە پەیوەستە بە دابینکردنی بودجە بە پەڕەلێ لەگەڵ بابەتی پلان هەیە بە لە ساڕانی 2008 و 2009 پلانی بە دیجیتالکردن و چاودێریکردنی سیستەم بەهۆی سیستەمەکانی سکادا و بەڕێوەبردننی بە هۆی سیستەمی سکادا و بابەتی بە GIS کردن و ئەو بابەتان هەموو هەبووە و دیزاینکردن بە شێوازێکی ئەلکترۆنی بە سوفتوێری متەقەدیم ئەو بابەتە کرایە. ئێستا دەتوانین برێن بەشێکی زۆری ئەو تۆڕانە هەمووی دیزانی لۆ کرایە کێشەی نییە تەنها ڕێکخستنەوەکە لە ڕێی دروستکردنی DMA کە پێی دەرێن دیجیتال میترد ئێریا بۆ ئەوەی کە بزانین چ بڕێک ئاو داخلی ئەو منتیقەی دەبێتن و چ بڕێک ئاو بەکاردێتن لای هاوبەشانەوە کار لەسەر ئەو بابەتە دەکرێتن و لە هەندێک شوێن وەکو پایلۆت پرۆژێکت لە شاری دۆچیش یعنی ئێستاکەوە کار لەسەرەوەی دەکرێت کە DMA-کانیان لۆ تاوکرێت لە شاری سلێمانی ئێستا کە بەسڕە ئاو دابین دەکرێتن ئەو بابەتە یەکلا کرایتەوە لە شاری کۆیە لە شاری هەولێر لە هەندێک شوێن کرایە لە شاری سۆران دەستیان پێ کردووە یانە بەواردنەوە کە دابین دەکرێتن ئەمە ڕوبەڕووی کێشەی دابینکردنی بودجەی پێویست بووینەوە و تاکو بتوانین پلانەکانی خۆمان جێبەجێ بکەین. لە ناحیەی بوونی لایەنی ڕاوێژکار و بوونی خیبرە ئەو خیبرانە الحەمدولله هەیە لە بەڕێوەبەرایەتەکانی ئاو و لە بەڕێوەبەرایەتی گشتی ئاو ئاوەڕۆ و لە حکوومەتیش و هەماهەنگییش و هەماهەنگیش هەیە بەڕاستی لەگە سەرچاوەکانی ئاو کە ئەو بەڕێوەبەرایەتی گشتی سەرچاوەکانی کە مەسوولە لەدا سەرچاوەکانی ئاو لە ڕووبارەکان و لە ئاوی ژێرزەوی و کانیاوەکە ئێمە بە شێوەیەکی بەردەوام لەگەریان لە کۆنتاک داینە بۆ ئەوەی کەەوە ئەو کێشە و گرفتانەی کە ڕوبەڕووی سێکتەرەکە دەبیتەوە چارەسەر بکەین و لە ماوەی نێزیک بە هیوای ئەوەینە کە بابەتی تکەش ببینین جۆرێک بە جۆرەکان لە ڕووی دروستکردنی بۆردێک بۆ ئاو یان دروستکردنی دەستەی ئاو یان بە شێوازێک لە شێوازەکان بە پێشکەوتنی تکەش ببیندرێتن تاکو بتاندرێتن تەواوی سەرچاوەکانیان ئەو لایەنەنێکەوە تایبەتن بە ئاو چ بەڕێوەبەرایەتی گشتی ئاو ئاوەڕۆی چ سەرچاوەکانی ئاوە چ بەندا و کۆگا ئاویەکانە. زۆر سپاس بۆ میوانەکەم لە شاری هەولێر ئاری ئەحمەد بەڕێوەبەری گشتی ئاو لە هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوون کاک ئاری. زۆر سپاس بەیۆش. سپاس بۆ میوانەکەم لە ستۆدیۆ سەرخێڵ هاوڕێ پسپۆر لە بواری سەرچاو ئاویەکان سپاس بۆ ئامادەبوون مامۆستا سەرخێڵ. زۆر سپاس. کاتێکی خۆش بۆیەوە.